گۆرانێکی هەیە هەر چەند لیبەم لی بێت تاقەتنەوە ئەو گۆرانی کەی گوڵ وێنەی تۆ ناسک و جوانە پێم وابێ هەفتاکان یان هەشتاکان ئەوە بزەوت نازانم بەڵام ئەو گۆرانیە هەمیشە لای من تازێ گوڵ وێنەی تۆ ناسک و جوانە گەشاوەی شنەی دەمە و بەیانە گوڵ ئاگەرێ جوان بێ ناسکوونی یان بێ ڕەنگارایە خۆشی تۆی شۆڵێوە جوان بێ باوکان لە ساڵی 1944 لە گەڕێکی مەڵکەنی شاری سلێمانی لەدایک بووە کە سەرەتا بڵێن بۆ بژێوی ژیانی تەمەنێکی کەمی ژیانی ئەبێت ئەچێتە بەر کارکردن تا پۆلی پێنجەمی سەرەتایی خوێنووە لەبەر ئەوەی کە شاگردی خەیات بووە و بەرگ دروو بووە دواتر لەگەڵ مامەکانم بێکەوە هاوکاری بۆ بەڕێوەبردنی ماڵەکەیان هەرسێکیان کاری بڵێن پیشەی بەرەکدرونیان هەڵبژاردووە ئێمە لە ساڵەکانی پەنجاکانەوە لە قەرنی پێشوو بە ڕەحمەت بێ کاک عوسمان ڕەفیقێکی هەتا بڵێ خۆشەویست و نزیک و دڵسۆزم بوو دیارە هاوتەمەن بووین و ئەو ساڵانەی دوای پەنجاکانەوانێ و هەتا بەرە و ژوورتر لێکدا نەبڕاوین هاوڕێی مناڵیمە لە سەرەتای شەستەکان و بسەبت ئێمە لە گەڕێکێکا بووین زۆرجار لەگەڵ مناڵانی گەڕەکە چوین لە کۆڵانانە شەوان بە قوتیلکەیەکی شیر هەبوو ئەوسا مۆمێکمانە خستە ناوی لە پشتەکەمان کونکونە کرد و ئەبوو بە گڵۆب بۆ ئێمە چونکە گڵۆب نەبوو لە کۆڵانەکانە گۆرانیمانەوت و تر لەگەڵ حەمەنیەرگز و دکتۆر بەکر و مەجموعەیە کەسانی تر لە خەڵکانی گەڕک لەو ساتانەوە ئێمە هاوڕێ بووین ئێستا کە باسی ڕەحمەتی کاک عوسمان عەلیەکرێ لە دڵەوە لە دڵەوە قەرچەم لێیە هاتم تێپاڵی هەموو بۆ یاری تۆیان تێکاری سانیا من نابێ هەوری لار با چاوەڕوانی دوایم بە ڕۆژ و ئەی هاوار بە ڕێبوارهانی ساڵانی 1963 بەهۆی خراپی بارودۆخی سیاسی کوردستانەوە پەیوەندی بە شۆڕشەواکات و دەچێتە شاخ و ئەبێتە پێشمەرگە ژیانی زۆر بەرەو سەختتر دەڕوات هەم ژیانی خێزانەکەیان کە باوکی بڵین باپیرم کە باوکم دەکات لەسەر جێگە دەبێ لەبەر ئەوە زیاتر بارگرانەکە دەکەوێتە سەرشانی باوکم و هەردوو براکەی تری دواتر لە شاخ دیسانەوە کاری پێشمەرگایەتی و کاری هوەری و کاری بەرگدورینەکەی دەخاتەوە خزمەتی کوردستان و دەخاتەوە خزمەتی نیشتیمانەکەی لەوێش جگەل لە کاری پێشمەرگایەتی جل و بەرگی پێشمەرگەش بەهۆی کاری سیاسیەوە کە لە سلێمانی گیرە خوات کۆمەڵێک کەس و خۆشەویستی ئەو گەڕەکەی ئیسکان هاوکاری دەکەن و لە شێوکی باراناوی و زۆر ساردا اختیفا دەریەکەن لە سلێمانی کە یەکێک لەوانە مامۆستای خۆشەویست و قورئان خوێن مامۆستا ئەنوەرە یەکێک لەوانە ماڵی مامۆستا کاک قادرە کە ئەوان بڵین جانی خۆیانە خەنە مەترسیەوە بۆ ڕزگارکردنی باوکم گەشتە ناوەڕاستی شەستەکان کە کاتی ئەو بووە پێشمەرگە هەندێک جار بە جزیەوە هاتەوە وەختە ماڵیان چوو بۆ ئیسکان لەوێ زۆرجە دانیشتین گۆرانی ئەوە هەتا تەجیەک هەبوو وەختەیە لە سەردیمە وەختە گۆرانەکانمان تەجی دەکرد بۆ خۆشی خۆمان و تەنانەت ئامێری ئیقاعوشمان نوقسان بوو نەبوو وەختە قوتومانی هێنا پڕمانەکرد یەکیان لە نیسک و یەکێک لە نۆک و کەوچ و قاپ و قاچاق ئەوانەمانەکرد بە ئیقاع لەگەڵ گۆرانەکانە بەداخەوە شتانەوە ئەرشیف نازانماوە یان نەماوە زۆرش بە شوێنی گەڕام دیار نییە. ئیتر بۆ شێوازە ڕۆشتین تا ساڵی 1969 کە کۆمەڵی هونەری جوانەکانی کورد وەختە کۆمەڵی هونەر و یێژەی کوردی بوو
دامەزراوە بوو بە ئەندەم لەگەڵ هونەرمەندان شەوکە ڕەشید و نامدار قەرەداغی و هەندێک لەو هونەرمەندانی تر هەندێک بەرهەمیان تۆمار کرد. دوایەوە لە ساڵی 74 پاشەوەیکەوە شۆڕشێری و هەرسێنا هاتەوە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیە دەستی کردەوە بەکار جوانترین گۆرانی بەرهەممان بۆ کرد بوو خۆم بە خۆشحاڵەزانم کە زۆر لە گۆرانەکانی من ئامادەکردن یا زۆری تەوزیعی مۆسیقی من بووە کە بۆم کردووە. ئەم گەنجانەی ئێستا پێگەن زۆر گرنگە ڕابردووی مۆسیقای کوردی، دەنگی کوردی، دەنگخۆشەکانی کورد بناسن، بزانن چێن بۆ ئەوەی کەوە ئەمەی کە ئێستا ژیۆی لێیە بەراوردێ دروزە بێت لەگەڵ یا بۆ خۆی ئەو کاتە زیاتر چێژ لە مۆسیقا و لە گۆرانی وەرئەگرێ کە بزانێ ڕابردووی چۆنە و ئێستاش چییە و بۆ داهاتووژە بێ چۆن بێ. بە درێژایی ساڵەکانی 60ەکانیش تا 68 من تەلەڤەی کۆلێجی پزیشکی بووم لە مۆسەڵ لە هەموو هاتنەوەیەکە ئەچووم سەردانی مەکردو ئەو ئاها بەلام و ئاگاداری وەزعیە کردمەوە ئەمانە، بەڵام بەڕاستی پیاوێکی یعنی ڕەنجی شانی خۆی شەکانی دروست دەکرد و دایما خەریکی کاسبیەکی پاک و تەمیزی ڕێکوپێک و گۆرانی تازە. ساڵی 65 تقریبان بۆ 66 و ئەو دەوروبەرە لەگەڵ تیپی مۆسیقای شۆڕشی ئەو سەردەمە کاری هونەری خۆیان دەست پێ ئەەکەن و لە ساڵی 1960 ژیانی خێزانی پێکەوە ئەنێت تا چەند ساڵێکی زۆر بڵین خوا مناڵیان پێنابەخشێت یەکەمین مناڵیان لە 74 کە لە دایکە بێت منم. هونەرمەند عوسمان عەلی یادی بەخێر پێشەوەی بێتە تیپی مۆسیقای سلێمانیەوە من وەکو دەنگێکی خۆش وەکو کەسایەتیەک لە توورەوە ئەمناسی کە لە تیپی مۆسیقای کۆمەڵی هونەری وێژەی کوردی بوو ئەو کاتە هونەرمەندی کۆچکردو بە ڕەحمەت بێشەوکە ڕەشی زۆر هاوکاری ئەم هونەرمەندەی کردووە، تایبەتی کە وەکو ئاگام لێ بێ گۆرانی شەوی بەرات کە گۆرانی بوو بڵاو بۆ ئەو سەردەمە ناو شاری سلێمانی و دەور و پشتی سلێمانیش هەتا کوردستانیشی گرتەوە گۆرانیی زۆر سەرکەوتوو بوو و هێنانەوە بیری یادەوەریەکی زۆر خۆشی هەم چ ئاینی چێ لە عینەن کاتیشا کۆمەڵایەتی خۆمان بوو کە ئەم هونەرمەندە بیری لەوە کردبەوە کە کارێک بۆ ئەمە بکە وابزانام ئاوازی خۆشی بوو. شەو شەوی بەراتە شەوی خۆشی و کڵاتە ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و کڵاتە وا مناڵانە گارێن دەست بە دەرگاوانیان وا مناڵانە گارێن دەست بە دەرگاوانیان ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و کڵاتە. یەکەم گۆرانی ئەمە لەنەوە ڕاستی شەستەکان و تەعاملمان هەبوو بەڵام ئەو وەختە تەسجیلی وانە و توانین تەسجیلیکەین یا خۆت ئیسفادە لە مانەوەی دەنگکە بکەین ئەگەر مابێت شەوە ئەو تەسجیلی ئەو سەردەمە نازان بەڕاستی کەوتوتە لایکێ، بەڵام لەناو تیپی مۆسیقای سلێمانیدا یەکەم گۆرانی کە لەگەڵیا کارمان کردبووی گۆرانی شیرینە سەوزە بوو لەگەڵ گۆرانی کەسەکەم بۆ من ئەوە ئەم دوو گۆرانیە عوسمان عەلیش ناوی پێدەرکرد و پاشەوەی کەوا تەوزیعێکی جوان و ئامادەکردێکی جوانی تیا بوو لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیدا کە خۆی بینیوە لەگەڵ تیپی سلێمانیدا ئەوەی تر بەشەو بوو کە لەگەڵمانە کار بکات و ئیشی جوان بکات. توانم بڵم چەند کارێکی کە دیارە لە گۆرانیەکانی هونەرمەندە عوسمان عەلیە من بۆم کردووە وەکو مۆسیقا و یاخود ئاوازدانان لەوانە مەسەن کەسەکەم دەنگیایە و گۆرانێکی سەرکەوتوو بوو لەوانە دۆستی دێرین نزیکچی هەڵگرتووە کەلەمەیەکی داوەتێ دەردی سەر بووە
تەنەمەیەکی دەنگێکی مۆرکێکی کوردی و ڕەسەنی کوردی پێوە بوو دەنگە بووکەوە جۆر لێ بوو هەستی بەبوون و بەرامەی شاری سلێمانیە کە زیاتر مەوداکی دەنگی جوانی هەبووکەوە مەساحەکی درێژیەکردەوە لە دەنیا ئەگەر چی بە جۆچکە زانینەکانی و قابلیەتەکەی هەبوو بە جۆچکە هەمووی وەرەگرت ژمارەی زۆری لە گۆرانی فۆلکلۆری جوان لەبەر بوو ئەم شتە جوانانەی هەبوو دەنگی نەرم بوو زۆر ینی تا بڵێ مرۆڤێکی سادە و ئاسان بوو تەماعی لە دنیا نەبوو بە درێژایی ئەو فەتەی لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیە ئیش کردووە چاوەڕێ ئەوی نەکردو یەک ئانی دەستکەوە بە عەکسەوە کە چووی بۆ فێستیڤاڵەکان بۆ بەغدا بۆ جێگەکانی تر دوکانەکەی بە هەفتە داخست ها لەگەڵ گروپەکە بێ ئەوەی داوای عانیە بکە بێ ئەوەی داوای فرچە بکە بڵێ تەعویزی چونکە ئەو بژێوی ژیانی لەسەر کاری دوکانەکەی بوو کە خەیاتی بوو. تعاملکردنی لەگەڵمان لە ناو ماڵەخەیە هەمیشە باوچێک بووە هیچ کاتێک ڕێچکەی ئەم کەلتورەی نەگرت بۆ بەر وەکو باوک سالاری یاخۆ وەکوی کە پیاوێک بێت هەمیشە پیاوێکی تونند و تیژ بێت یان ئەو کۆمەڵگای کە ئەو عادات و تەقالیدی ئەویست ئەو بەرپەرچی ئەوانی ئەدایەوە. باوکم شتێکی دروست کردو لە ناو ئێمە لە ناو مناڵەکانیە ئەویش یەکسانی بوو لەو ڕۆ کە من بڵێن دوای 3 خوشک هاتووم تاقانەشم و بچووکی ماڵیشم بەڵام قەت نازی لە مناڵەکانی تری نەگرتوێتەوە لە کچەکان نەگرتوێتەوە بیا بە من هەر یەکەمان نازێکی تایبەتی خۆی هەبوو هەر یەکەمان ناوی کشمان هەبوو ئیتر وا بزانم من بۆرە بووم و ئەوینمان سوورە بوو ئەژینمان ڕەشە بوو ئاوایتر هەر بۆ ئەوەی کە ینی هەست بکەین هەر یەکەمان لە ماڵەکە جێژی تایبەتی خۆمان هەیە ئیتر ئەمە ناخوا تۆ کوڕی تاقانەیت و بچوشی ماڵی ئەبێ نازی زیاتر بەم کوڕەم و پەیوەندی من و باوکم وەکو هەموو پەیوەندێکی ئاسایی هەموو کوڕ و باوچێک بەڵام ڕەنگە ئەوەی من تۆزێ زیاتر بوو بێ لەبەرەوەی من لە تەمەنی مناڵیمەوە ینی زۆر لەبیرم نایە لە کۆڵان و شتیاریم کردوێ لەبەری هەموو کاتێ باوکم لەگەڵ خۆی ئەیبردم بۆ دوکانەکەی بۆی فێری سنعەتەکە بم و بۆی فێری هەڵس و کەوت و خۆ ڕەوشی ئەو پیاوانە بم کە ئەو کاتە لە دوکانەکەی دانیشتن و کە لەو گوزەرەیە ژیانیان بەڕێ کرد. ئێرە مەشهورە بە بازاڕی نەورۆز تەمان من دوکانەکەم زەرەنگەر بووم ئالێرە ئەمە دوکانی زەرەنگەریەکەم بوو ئەجا لە سەر و منەوانێ 4 دوکان سەر و دوکانی من دوکانی کا عوسمان عەلی بوو کە ئێستا ئەمە دوکانەکەی کا عوسمان عەلیە کە ئێستا بۆ بە زەرەنگەر سا دوکانی زەرەنگەری هەیە کا عوسمان عەلی یەکێ بوو لەو پیاوانەی کەوا قسە خۆش بوو معدەر ڕووی خۆش بوو دەم بە پێکەنین بوو ئێمە زۆر بەیانیان کە هاتم دوکان مەکردەوە پێشەوەی دوکانەکە بێم بکەمەوە هاتم سرم لە کا عوسمانە چارەکێ لایدا ئەنیشتم ئەنجا ئەڕۆشتم لە دوکانەکەی خۆم مەکردەوە کا عوسمان پیاوێکی قارەمان بوو کابرایەکی وەتەنی بوو بەڕاستی شۆڕەژێر بوو زۆر شتی هەبوو کە ئاگام لێ بوو کە خەیات بوو لە دەرەوە پێشمەرگە جلیان ئەنار بۆ کە سوکاری خۆیان کە خەیات بوو نایانەوێرا بیدورن کا عوسمان عەلی ئەیانێنا بۆم ئەم ئەیشی دووری و ئەیایەوە دەستیان یان بناردەوە بۆ دەرەوە یەکێ بوو لەو پیاوە قارەمانانە لەم بگوزەرا کەس بەقەی من نزیک نەبوو لە کا عوسمان عەلیەوانێ معەزدە لە مو ساڵێکیش لە گوزەرە سەیرانێکی دروستە کرد هەموو گوزەرەکە ئەچوین بۆ سەیران ساڵێکە چوین بۆ قەراق و ساڵێک چوین بۆ دوکان و تر مەجموعەیە هونەرمەندی لەگەڵ خۆیان هێنا لەوێ گۆرانیە وترا تاک و ئێوارە هاتینەوانێ ئێمە ڕۆژانی جومعان لەگەڵ خاڵی خۆشببوو دڵشاد مەریوانە دایمە چوونە دوکانەکەی دانیشتین ئیتر باسی وەزع و دنیامانە کردوانە یەک وەکو بەرنامەیەکی لێ هاتوو لە پڕ ڕۆژێک پێوتم تی کاگەنوەر شتێکە پێڵم تخوا پێ ناخۆش نەبێتم فەرموو وتی بەخوا دوکانەکە مراقبە حەز ناکەم ئێوەش لێرە بن با تووشی کێشە نەبن نازامی تر چی بوو مەسەلەکە
ترەوە بوو بەیناوبین درەنگ سەرمانە یعنی لێ تر باسی کاری هونەریمانە کرد باسی پرۆژەی ئیشمانە کرد باسی تێکستی گۆرانیمانە کرد چۆن بۆ گۆرانی ئەو شتانە. عوسمان عەلیش محاولەیەکی کردووە بۆ خۆی چەند گۆرانێکی بۆ خۆی تالیف کردووە ئەمەش توانایە کە بێ باز بکرێ ئەتوانم بڵێم شانازیە بۆ تیپی مۆسیقای سلێمانی بەختەوەریە بۆی کە هونەرمەندێکی وەکو عوسمان عەلی ناسی و هەروەها بۆ عوسمان عەلیش کە توانی تیپی مۆسیقای سلێمانی بناسێ و ئاوێتە بێ لەگەڵ هونەری تیپی مۆسیقای سلێمانیە و بەرجەسەی بکە لە ژیانی خۆیان بۆیە هونەرمەندێکی سەرکەوتوو بوو هونەرمەندێ بوو چووە بە زوویی چووە ناو میلەتەکەیەوە سەرتاسەری کوردستان دەنگی عوسمان عەلیان لا خۆش بوو. هەر کاتێک تەمرینی تیپی مۆسیقای سلێمانی هەبووە ئەو کاتی من لە بیرمیەوە کە لەگەڵ یاچووم لای بڵین خوار مزگەوتی گەورە کە من ئەچووم ینی چۆن ئەڵێ شتێک لە مۆسیقا و لە گۆرانی و لەوە فێر بووم کە لە ئێستاما زیاتر هەست بەواکەم کە ئەو کاتی باوکم و ئەوان گۆرانێکیان تەجیل ئەکرد باوکم و هاوڕەکانی لەگەڵ ئەو مامۆستا بە ڕێزان میوزیسیانانە کە ئیشیشیان ئەکرد ینی بەباشی لە بیرمە مەسەلەن پیانەوت لێرە ئەمە لە ڕێتم دەرمەچۆ ئەمە لێرا بەم شێوەیە ئەوترێ ئەم شتانە هەمووی لە مێشکما چەسپیوە لەبەر ئەوە ینی ناڵێ من گۆرانی بێژنی من ناژڵێم هونەرمەندم بەڵام ئەتوانم بەهۆی ئەوەی کە ئەو کاتە ئەو شتە هاتوتە مێشکمەوە فێری بووم لەگەڵ باوکم و لەگەڵ هاوڕێکانیا مەسەلەن تەئسیرێکی وای لەسەر کردوم مەسەلەن ئەتوانم هەندێک لە مەقامەکان بناسمەوە یاخود ئەتوانم بۆ نمونە لە کاتێکا کە گۆرانیەک ئەوترێ لە ڕیتم لا نەدەم مەسەلەن ئەتوانم گۆرانی بڵێم. من ئەوەی ئەبینم لە مناڵەکانی هونەرمەندی گەورە عوسمان عەلی مناڵەکانی هەموو لە بواری هونەرە تەشجیعیەکردن دایما خۆی یەکەم کەس بکەوە هانی ئەدان بۆ ئەو شتانە کچەکانی بە تایبەتی ئەزینیان و هەروەها هەردی کوڕی ماشەڵڵا دەنگێکە کتومەتەر عوسمان عەلیەوە بە ناوی هەردیەوە بەڵام هیوادارم کە بتوانێ ڕێچکەی باوکی بگرێت و بتوانێ بەردەوام بێت. Cija kurdakay şirindir laman Bari nagate babero birjan Birsi direjı mevene raşmar Birsi direjı mevene raşmar Besser navşanıkta hatuna takvan Besser navşanıkta hatuna takvan کە وەختێک لە تیپی مۆسیقای سلێمانی بووین ئەو کاتە فستیڤالێکمان ساز کرد دوایی پێم وابێ گەڕانەوەمان بوو لە ئاوارەیەکە ئەو تیپە هەستان بە سازدانی فستیڤالە هەڵبەت منیش وەکو کۆرس مشارەکەی ئەو فستیڤالم کرد دواتر مامۆستا حەسیب قەرەداخی بوو خوا خۆش بێت ئەو شیعری هەڵبژاردە بوو کە ڕێک بۆ ئەو کات و سەردەمە زۆر گونجاو بوو کە باوکم ئاوازەکەی بردە لای مامۆستا خالید سەرکار ئاوازی بۆ دانا زۆر چاک لە یادمە هات بۆ ئەم ماڵە وتی کاخالی زۆر حەزەکەم سرودێکم هەبێت من سرودم نەوتەوە زۆربەی ستایلی گۆرانی من میلیەکان بۆ ئەوانە وتەوە و کەم گۆرانی ئاواز و تەلیفم بۆ دانراوە حەزەکەم ئەم شیعرەم هێناوە شیعرەکەشینی خوالی خۆش بوو شاعری گەورەی کورد حەسیب قەراخی بوو و ڕاپەڕین و نەورۆز هاتەوە وەڕاپەڕین و نەورۆز هاتەوە پشکۆی شۆڕشی نوێ ئەخاتەوە ڕۆڵەی خەنگەرێنی ئەم خاک و گالا چۆن پشگە ئاخەن ئەم مەرج و هالا هەست زۆر بە قووەت بوو لەگەڵ ئەو سەردەما بە تایبەتی هونەرمەندێکی وەکو عوسمان عەلی کە ڕۆحێتێکی نیشتمان پەروەری جوانی لە ناخابوو پێشمەرگە بووە و ئەو ڕۆحەتی کەواتیایە بوو هەمیشە لە ناو گیانە گڕی ئەسەن بۆیە زۆر هەبوو لە سرودی جوان بۆ ئەیوت ئاوازی جوان بۆ ئەیوت ئەومە یەکەم بۆ میلەتەکەم یەکەم بۆ میلەتی کوردیەکەم مەزانم شوێمێشێ بەوداخەوە ڕۆژەگەمرێ جارێکیان لە جارەکانە کە سەرەکەو بۆ خەسخانە لە خزخانەی بەڵێن تعلیمی ئێستا لە مەسعەدەکە دڵی وەستا هەر لە مەسعەدەکە دڵی وەستا بەپەلە
تیمی فریاگوزاری و فریا کەوتن و کارە باوشتوایە لە یاومانە و هاتەوە سەرخۆی کە تۆزێ هۆشی هاتەوە چوومە لای سەریوتم عوسمان گیان لەما پێشم کەوتی بەڵام خواگایتەوە ئەمجارش ئەلحەمدولله وتی وەڵی ترەوە ئەجەلەکەیە ئەوگەر لەم مەسعدا نەبوو مایە و کەسەرەکەی بۆ قاتی دوی خستخانەی تعلیمی لە شوێنێکی تر بە تا گیان بە خستخانە هیچ شتێ فریام ناکەوە. ڕۆژی 21 مانگ بوو 21 6 2005 ئێمە بانگێشکراین بۆ ئاهەنگێک کە ڕۆژی لەدایکبوونی هونەرمەندی گەورە مامۆستا ناسیر ڕەزازی بوو خانەوادەکی بۆیان ڕێخستە بوو بە ڕەحمەت بێ مەرزێ خان بۆی ڕێخست بوو کۆمەڵێک دۆست و خۆشەویست و هونەرمەند و ئازیزان و لە زۆربەی چین و توێژەکانی کۆمەڵ کۆیان کردبوونەوە و شەوە ئاهەنگێکی زۆر خۆش بوو ئێمەش لەوێ بووین من و دایکم و باوکم. طبعا ڕۆژێک پێشەوە پەیوەندیی تەلەفۆنیمان لەگەڵ لێکا کرد تەلەفۆنم کردم باوکە ئەوە بەنیازین بین بۆ ئەوێ وتی حەزەکەم بێن ئاهەنگێک هەیە هەمومان بەیەکەوە بین ئەگەر تۆشتوانیت لەگەڵمانە بیت ئەوە خۆشەوە ئەگەر نەشتوانی ئەتیادی خەفەتی پێ نەخۆی دیان بێتاقەت نەبی منیش بارودۆخەکە گونجاو نەبوو کە بچم لەگەڵیانە. حاڵەتێکی زۆر سیر بوو ئەو ڕۆژە خۆی سعات هەشت مۆعید بوو دەست پێ بکە سعات هەشتی ئێوارە دەست پێ بکەم مەراسیمەکە بەڵام باوکم لە پێم وابێت لە چارەک بۆ حەوتەوە لە حەوتەوە بە ئێمە ئەوت با بڕێن هەڵبەتە ئاهەنگەکە لە پارکی ئازادی بوو یعنی زۆر دڵخۆش بوو ئەو ڕۆژە تازەش لە سەفەرێک هاتبووانی لە ئامەد بەشداریان کرد لە فیستیڤاڵێکی گەورە ئەو لەوێشی گۆرانیشتی نەسەوزی پێشکەش کرد لە بەرچاوی چەندین هەزار خەڵکە و هەمیشە باسی ئەوە شێکردەوەی دنیا خۆش بە تاو ئەتوانین تر بڕۆین وڵاتان بگەڕین سەفەر بکەین و گۆرانی بڵین و دەنگی خۆمان بگەین بە هەر چوار پارچەی کوردستان و شان بەشانی هەموو ئەو خوشک و برایان نەبین بەڵام دیارە ئاواتەکەی نەهاتەتی والحاصل بە قسەی ئەومان کرد چوین بۆ پارکی ئازادی ئیتر هەر کەسێ هەر میوانێکە هاو ئەم بە گەرمی بە خێراتنیە کرد و باوەشی پیاکردن و ماسیەکردن و حاڵەتێکی زۆر سەیری هەو تا ئیتر دەستکرا بە ئاهەنگەکە و پێشوەخت منوتم باوکە بۆ نەچین سەرێک لە ئەو برادرانە و بین دانیشتون ئانە کرد لەسەر مێز و هەر ئایلێ بەجیا پێکەوە چین ئیتر هەر کەسێکی بینی ماچیە کرد ئیتر ئەو شەوە زۆر ئەیود ئەمرم حاڵەتێکی زۆر سیر بوو پاشان چین سەر لای برادەرەکانی و سەردانی برادەرەکانی کرد و ئیتر ماچی ئەکردن و هەر پێ ئەەکەنی و ڕەم و ڕۆیکی جوان بەجلێکی کوردی جوانەوە ئیتر دوای تۆزێک هاتینەوە دانیشتین کاک ناسیر ڕەزازی بە گۆرانیەک باوکمیمان کرد هیوادارم هەموو کاتێکی ژیانی کاکە ناسر و مەرزێ خانم بنە ماڵەکەیان پێم وابێ مستەوەڕەکە ئەویست بڕاتەوە بانگی کردەوە وتی ئەم ڕسمێکم بگرە ئەگەر مردم ئەو ڕسمان بۆ هەڵواسم دەستە ڕسمەکەشت بۆ ێنم شانتەیەم ئەمە ئیتر دوای وێنەی بوو زیزەکەمە تۆڵە من بۆیە تۆم ناونا تۆڵە ینی کە ئەو قسانت بۆکەم ڕێک ئێستا چوومەتەوە حاڵەت کە بانگی کرد بۆ سەر ستەیجەکە باوکم کە مایکەکەی وەرگر ئەوەی ئاواتی دڵی خۆی بووتی کە یەکگرتنەوەی هەر چوار پارچی کوردستان ئەنجاش بە شعرێکی نازانم بزەبت ئەو شعرە هیچیە بوو بەڵام ئەو نازانم بە شعرێک ویستی شعرەکە بە مەقامی ڕاست بڵێ
پێم وابێت تۆزێکی شیوت ڕۆڵە بۆیە پێت دەڵێم ڕۆڵە ببی بە تۆڵی ئەم خاک و خۆڵە هەر کەسێ ڕۆڵە ژینی ژێردەسیت نەوێ هەر کەسێ ویستی بزانە زۆڵە بەم شیعرە بوو داوای لێبوورنەکە مەگەر شیعرەکەمە باشی لەبیر نەبێ بەم شێوەیە بوو بە مەقام وتی و ئێمە جوانترین مردن کە زۆربەی زۆری خەڵک زۆربەی زۆری ئەو کەسانی کە ئیشی کاری هوەری ئەەکەن چۆن پێشمەرگەیەک کە دیفاع لە شەرەف و ناموس و لە وڵاتەکەی ئێماکە حەزەکە لە پێشی سەنگارەکەی ئەوانێ شەهید بێ حەزەکە بەو شێوەیە شەهید بێ و خوێنی لەسەر خاکی وڵاتەکەی بڕژێ و شانازیە گەورەی پێ ببەخشێ کە بێ بوترێ شەهید ئەمیش لە کاتی گۆرانی وتنە لە کاتی گۆرانی وتنە و لە کات لە دوا ساتی ژیانە هەموو ئاواتەکانی دڵی خۆی وت کە ئاواتی ئەوە نەبوو مناڵەکانی باش بن و چی بن و چۆن بڕۆن و چۆن بێن هەموو ئاواتەکەی ئەم ئەوە بوو هەر چوار پارچەکەی کوردستانیەک بگرێتەوە ببین بە کوردستانێکی گەورە و دەوڵەتی خۆمان ڕابگەین ئەمە ئاواتی ئەم هونەرمەندە بوو لە دوا ساتەکانی لە دوا چرکە سادەکانی ژیانە ئەمە ئاواتەکەی خۆمەزانم کوێمێشێ بەوداخەوا ڕۆژێگەمرێم من خۆمەزانم کوێمێشێ بەوداخەوا ڕۆژێگەمرێم برینم گەشتا سەری ئەسپان برینم گەشتا سەری ئەسپان ڕوویەکی خۆشی تۆم نەدی کچی ئاسمان ئیتر جورئەت لەکوێ هەبێنم نامە گیرفانم دەربێنم ئیتر جورئەت لەکوێ هەبێنم